ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرماوسۆڵە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان جلی زستانە و باش لەبەر دەکەن. بەڵام بە شەوان بۆ ئەوەی سەرمایان نەبێت بەتانی ئەستور و خوریدار ئەدەن بە خۆیانە. بەڵام ئێستا جیاواز لە ساڵانی ڕابردوو جۆرە بەتانیەک لە بازاڕەکان فرۆشی کەمترە. تۆ بڵێ ئەمە چ جۆرە بەتانیەک بێ؟ بەتانی دوونەفەری ئەو جۆرە بەتانی بەوتەی فرۆشیاران لە هەڵەبجە ئەمساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو نرخەکەی هەرزانترە و کەمتریش بووک و زاواکان دێن بۆ بەتانی دوونەفەری بۆ ئەوەی لە مانجی هەنگوونیان بیدەن بە خۆیاندا. هیواهەیە هەر سەردانیش ناکە. چەنە سارە بینین زەواجەکایە لێوە ئالێوە دوکانێکە لەو بەرەوە زەواجەکان ئەسڵەن هەر کەس نایە بۆ بەتانی کڕین، ینی سەرمان سوڕماوە لە وەزعەکە نازان. بەڵام یەک شدە هەیە مەسەلەیەکێک هەیە زەواجەکە دۆست و برادەری خۆشەویستی هەیە وەکو جەنابەت وەکوێکی کرد بەتانی بۆ ئەبا لەمانە بۆ یەکڕێ پانزەی دەی بیستی ئەمانە کۆمەڵ ئەبێ یەنێ ئەی فرۆشی ئەوەیان ئێمە لێ کڕی ئەوانە ئەناوەی بەکاری هێنابێ نایهێنی ئێمەش هەر نایکڕینەوە. لە بازاڕەکان نەک تەنها فرۆشتنی بەتانی دوونەفەری کەمی کردووە، بەڵکو سیستەمی خەوتنی دوونەفەریش لەگەڵ دابەزینی لە سەدا 50 نرخەکەشی بەوتەی خاوەن مۆبیلاتەکان ڕۆژانە دوونەفەریش نایەن بڵێن سیستەمی دوونەفەری بەچەندە. بەتاکید ینی خۆی کە ژیانێک ئەگۆڕێت ینی کە ژیان گۆڕایانی لەوە کە چۆن ئەڵێ لە یەک نەفەریەوە بێ بە دوو نەفەریانی ئەین تۆ ئێستا لە یەک نەفەریای کە یەک نەفەری تەواوگرە بێ بە دوو نەفەری لەوە شار تاسیری خۆی هەیە بەتاکید. ینی چۆنەوەیە کە لە ژیانێکەوە بۆ ژیانێکی تر ئەگۆڕی ینی مەجبوری کە خۆشت بگۆڕی لەگەڵ یانی شێوازی ژیانکردنت بگۆڕی شێوازی ئیشکردنت بگۆڕی شێوازی ڕەفتارکردن لەگەڵ بەرامبەرە ئەوانە هەمووی تاسیرێ بێ لەسەر ژیان. وەڵا ئەوەی کە من بۆ خۆم دام نابێت ینی ئەو بەڕەکەی 3 ساڵی ترە 3 ساڵی تر زیاتر ناتوانێت. ئەنی 3 ساڵی تر من بەتەمام یەکێکی ئێرانی بکەم ئاوسەفەری. هەرژنی دێنم هەرژنی دێنم خۆ قەند گران بێ خۆ برنج گران بێ خۆڕۆ گران بێ هەر قاتی بێ هەرژنی دێنم 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 خۆ باران بێ و هەر بەفر بێ ڕێنە بێ خۆ گێرا بێ هەرژنی دێنم هەرژنی دێنم هەرژنی دێنم هەرژنی دێنم هەرژنی دێنم هەرژنی دێنم. بە گوێرەی ئامارەکان لە هەڵەبجە لە سەرەتای ئەم ساڵەوە تا سەرەتای ئەم مانگە 730% هاوسەرگیری لە دادگاکان ئەنجام دراوە. لە بەرامبەریشدا 235 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە. ئەمە بە جۆرێکە وێنەگرەکانی ئاهەنگی هاوسەرگیری لە ئەم ساڵدا کەمتر بەشداریان لە ئاهەنگ و هەڵپەڕکەی ئەو کوڕووکچانەدا کردووە وەک کوردەواری دەڵێت بەنیاز بوون پێکەوە پیر و خەڕۆ بن. ساڵان جاریواوە لە هەفتەیەکە 15-20 بگوزاوەتە بووە. ئەم ساڵ لە هەفتەیەکە 3-4 ئەو پەڕی پێنجدانە زیاتر ناکات. ئەی ئەو ئیشانێکی ئێوەیکەن بۆ بکوزاوە ئیشەکان ئەم ساڵ چۆنە پار و پێرار چۆن بووە؟ سا بۆ نمونە جاران بکوزاوەکات حەزێگر زۆرترین ڕسم خاتەنە ئەلبومەکەیەوە. بۆ نمونە 20 بەرگ 25 بەرگ ئەو پەڕی کەمەکەی جاران 15 بەرگ بوو. ئێستا لە 10 بەرگ زیاتر تێناهی 20 فۆتۆ 20 فۆتۆ 15 فۆتۆی ئێستا. لو بهغيه سمره لو بهغيه سمره لا حوزيه كوسرتي كده لدلك الخوي عالمها خبره درماني در دمناك امر روزامم خطر سيري قدو بالله كبرني درسه نوبره ويملكه ملكه كمره لسر كلك ام علمه لو ممكن منه وكشم غيرك ام علمه لو ممكن منه وكشم غيرك. لەگەڵ ئارەزوومەندی بەشێک لە گەنجان بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری، بەڵام بە گوێرەی ئامارەکان و بە دوواداچوونەکانی ڕێکخراوەکانی ژنان و دادگاکان کێشە و گرفتی هاوسەرەکان لە دوای ساڵێک لە ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیریانەوە ڕوو لە زیادبوون دەکات.
لە قۆناغی هاوسەرگیری و دەستگیرانداریە مەرحەلەی هەنگوێنیە تەواوی جیاوازیەکانمان ئاتاوێتەوە و یەکتر بە دڵ یەکتر تەعاملەکەین بەڵام دوای چەند مانگێک لە پرۆسی هاوسەرگیری کە خاڵە ناکۆکەکانمان ئەبێتە هۆی بە یەک نەگەیشتنمان ئەبێتە هۆی لێکتێ نەگەیشتنمان ئەمە بۆ خۆی سەر ئەکێشە بە جیاوازی بیرکردنەوە بۆیە جیاوازی ڕوئیای بیرکردنەوەی کەسی هاوسەرگیر کردو لە پێش قۆناغی هاوسەرگیری و لە دوای قۆناغی هاوسەرگیری ئەمە ئەبێتە هۆی تێکدانی پەیوەندیەکانی لەگەڵ خێزانەکەیە ئێمە بە باگراوندێکی پێشوەختەی هەڵەوە هاتوین ئاوسەرگیریمان کردووە ئێستا تێگەین خێزان دروستکردن بریتێ لە بەرپرسیارەتی بریتێ لە کۆمەڵێک ناڕەحەتی و ئاستەنگی لە ژیانی کۆمەڵایەتی نەمانتوانی تیا سەرکەوتوو بین یەکەم کەس کە لێ زەرەکە ڕەگەزی بەرامبەرمانە و گرفتمان بۆ دروستە بێ لە ژیانمانە کەمبوونەوەی فرۆشتنی ئەو پێویستیانەی کە تەنها دوو کەس دەتوانێت لە یەکادا بەکاری بێنێت تەنها خۆی لە بەتانی و سیستەمی خەوتنی دوونەفەریدا نابینێتەوە بەڵکو ئەو ئۆتۆمبیلانەشی کە تەنها دوو کەس دەتوانێت لە ناویدا دابنیشێت مامەڵەی کڕین و فرۆشتنیان لە ئێستادا لە هەرێمی کوردستان کەمتر بۆتەوە. وریە حەمەکەریم NRT